بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان ئایندەی دۆخی سیاسی کوردستان دەکەین وە قسە لەسەرەوە دەکەین بۆچی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو بڕیارە قورسەی داوە و ئایا بەنیازە لە دەرەوەی پەرلەمان چی بکات یاخود ئەو دەنگانەی کە بەدەستی ناوە حەجمی ڕاستەقینی کۆمەڵی دادگەری یاخود ساختەکاری کراوە یاخود بەرەنجامی کێشە ناوخۆیەکانی وە قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەو کورسی و دەنگانەی کە کۆمەڵی دادگەری بەدەستی ناون ئایا بۆ کێرەچێ و هەنگاوی داهاتووی کۆمەڵی دادگەری کوردستان چی دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان قسەی لەسەر دەکەین مامۆستا سوپاسیان لەگەڵ بووین سپاس بۆ ئێوەش بەخێر بێن کاک حەکیم خۆت و هاوکارانت سپاس دەکەین ئەگەر سەرەتا لە بڕیارەکەەوە دەست پێ بکەین بۆچی کۆمەڵی دادگەری ئەو بڕیارە قورسەیدا لەبارەی بەشداری نەکردن لە پەرلەمانی کوردستان بەر لەوەش کە ئەنجامی کۆتایی ڕابینێنرێ کۆمەڵی دادگەری ئەو بڕیارەیدا الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله دوباره بخير بين كاك حكيم خوتوها وكارانت ئەو بڕیارە کۆمەڵی ئیسلامی هەندێک گوتویانە کۆمەڵی دادگەری پەلەی کرد بەڵام نەخێر ئێمە هەر لە دوای تەوابوونی پرۆسەی دەنگدانەوە ئێمە لە تاوتوێکردن و لێکۆڵینەوە و سەرنجدان و وردبوونەوە و تێوەڕامانی دۆخەکە و شێوەی هەڵبژارنەکەدا بووین واتە بەلای کەمەوە 5-6 ڕۆژێک و کۆبوونەوەیکی ئەنجومەنی باڵامان کرد دواتر کۆبوونەوەیکی سەرکردایەتیمان کرد کۆبوونەوەکەی ئەنجومەنی باڵا 4-5 ساعتی خایان کۆبوونەوەکەی سەرکردایەتی 4-5 ساعتی خایان زۆر ڕاوێژیشمان کرد بەم لاولا و خەڵکێکیش هاتن بۆ لای ئێمە دوای ئەوەی تەواو بەرچاومان ڕۆشن بوو کە ساختەیەکی بێڕەزا کراوە لەو هەڵبژارنەدا ساختەکە بە قازانجی دەسەڵات و حکومڕانان و بە قازانجی هەندێک کەس کەوا بەستە و دابەستەی حکومڕانانە لە نێو هەرێمدا و بە زیانی لایەنەکانی دی بە تایبەت کە کۆمەڵی دادگەری لەو نێواندا بە تایبەت بە ئامانج گیرا بوو دوای ئەوە گەیشتینە قەناعەتی 100% ئەو پرۆسەیە ساختەیەکی زۆری تێدا کراوە کە ئێستا دەرفەت نییە من باسی گوردەکاریەکان بکەم برایانی پسپۆڕ و شارەزا و ئەوانەی کە شاهید عیان بوون لە وێزگەکانی دەنگدان زۆر بەڵگە و نمونەیان هەیە بۆ وێنە دەنگەکانی کۆمەڵی دادگەری پوچەڵ کراونەوە هەڵبەتۆی خەڵکی دیکەش هەروە هەموو شتەکەی تەواوە مۆر لە شوێنی خۆی دراوانە بەڵام لە پشتەکەی مۆری پۆشتاڵکردنی لێدراوە یاخود دەنگەکانی کۆمەڵ بۆ لایەنێکی دیاریکراو ڕۆیشتون دەسەڵات یاخود کەسێک وابەستەی دەسەڵات و چەند جۆرێکی دیکەش کە وەکو گوتم ئەوانە خەڵکی پسپۆڕ و شارەزا توان قسەی لێ بکەن و ئێمە بۆمان دەرکەوت کە ئەو پرۆسەیە تەسمیم کراوە دیزاین کراوە لە دەرەوەی هەرێمەوە و لەسەر ئاستێکی دەرەوەی هەرێم بە قازانجی ئەوە کە ئەم دۆخەوە خۆی بهێڵدرێتەوە لە حاڵێکدا کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر چاوەڕوانیان دەکرد ئەم هەڵبژاردنە هاوکێشەکانی تێدا بگۆڕێن و بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستاندا تعبیرکردنی ڕاستەقینەی خەڵک لە ئیرادەی خۆی بەرجەستە ببێ کاتێک ئێمە بۆمان دەرکەوت کەوانە و قەزێکە هەر بە ئامانجگیرانی کۆمەڵ نەبوو کەمە ئێمە 7 کورسیمان هەبوو چاوەڕێمان دەکرد کورسەکان بگەینە 10 بەڵکو زیاتریش هەروەکو برایانیە گرت و 5 کورسیان هەبوو کردیان بە 7 ئێمە چاوەڕێمان دەکرد 7ەکەی خۆمان بگەینە 10 بۆیە دەنگێکی زۆرمان بە تەکیل لێ بەها دەردراوە خەڵکێکی دیکەی زۆریش کە ئێمە بینیومانن هاتوون بۆ لامان ئەوانیش بەڵگەی زۆریان بەدەستەوە هەیە کە دەنگی زۆریان لێ فەوتێنراوە و دەنگی ساختەی زۆریش زیاد کراوە بۆ وەکو خۆ هێشتنەوەی وەک خۆی هێشتنەوەی واقعی سیاسی هەرێمی کوردستان ئەوەش بۆ بەهۆی
ناومیدێکی زۆر بۆ خەڵک بێهیواکردنێکی خەڵک بۆ من لە کۆنگرە ڕۆژنامەکاندا باسم کرد ئێمە قەزەکەمان تەنیا بە ئامانجگرانی کۆمەڵی دادگەری نییە بەڵکو قەزەکە لەوە فراوانترە ئەوەیە کە ئەم دامەزراوەی هەڵبژاردنە دەستی ساختەی تێخراوە دەستی دەرەچی تێخراوە بە قازانجی هێزەکانی نێوخۆ واتە بە قازانجی حکومڕانان و هەندێک کەس کە لە پەنای حکومڕاناندایە با ئیدعای ئۆپۆزیسیۆنیش بکە بەڵام ئەوە ئێمە و ئەوە خەڵک با تەماشا بکەن داخۆ ئەوانە سەریان لە چێوە دەردەچێت کاتێککە ئەوەمان بینی خۆمان ناچار بینی ئێمە لە بەرامبەر خوای پەروەردگاردا پێشێ کە خوا سبحانه وتعالى دەفەرمی ئەیها الذين آمنوا كونوا قوامين بالقسط ئەی ئەوانێ بڕواتان هێناوە زۆر دادگەری بەڕێوە بەرن هەروەها دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط دادگەرانە شایەدی بدەن هەم لە سوورەتی نیسا هەم لە سوورەتی مائیدەدا ئەوە هاتووە لە بەرامبەر خوا دەخۆمان بە ناچار بینی لەبەر خوا دان بە دۆخێک دانێنین کە دەزانین تەزویرە و ساختەیە ئیرادەی خەڵک تەزیف کراوە و لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستانیشدا و ئەو هەڵوێستەمان بەڕاستی بریتێ لە بەرگریکردن لە ئیرادە و ئازادی و دەنگی ڕاستەقینەی خەڵک باشە بزمەوە سەڵێن ئێوە پەلەتان کردووە بەر لەوەی کە ئەنجامی کۆتایی ڕابگەێنرێ کە ئەمڕۆ ڕاگەێنرا ئەنجامی کۆتایی هەڵوێستان نوان یاخود قسە لە سەرەوەی لایانی دەرەوەی دەسەڵاتەیە نیگەرانە بۆچی بەیەکەوە هەڵوێستێکی هاوبەشتان نەنواند ئایا کۆمەڵی دادگەری ئامادە بوو لەگەڵەوان هەڵوێستێکی هاوبەش بنوێنێ یاخود ئەم بڕیارێکی قورسە چکە یەکەم جارە لە مێژووی سیاسی هەرێمی کوردستان هێزێک بایکۆتی پەرلەمان بکە کاک حەکیم ئێمە هێزێکین سەر بەخۆین بە معنای وشە سەر بەخۆین نە پرس بەملا دەکەین نە بەولا نە بە ڕۆژهەڵات نە بە ڕۆژ ئاوە و بڕیارەکانمان هەڵقوڵاوی قەنەعەتی خۆمان هەر کەسێکیش لە درێژەی 23 ساڵەی تەمەنی کۆمەڵی ئیسلامی پێش و کۆمەڵی دادگەری ئێستادا تەماشا بکە شایەدێکی بە حەقمان بۆدا کە ئێمە بەڕاستی تعبیرمان کردووە لە ئیرادەی خۆمان لە واقعی خۆمان و چاوەڕوانی نەبووی نەخوا فڵان دەڵێکی و فیسار دەڵێکی ئەوە یەک ناڵم خەڵکی دیشوان نییە بەڵام ئەوە یەک بەس خۆمان دەکەم پەلەمان کردووە باسم کرد ئێمە خۆمان باش تاو توێمان کردووە چاکمان لێ کۆڵیوەتەوە و ئەم ڕۆژ کە کۆمیسیۆن ئەنجامەکانی ڕاگەیاندووە هەروەکو سەرەتا ئیعلان کرابوو بەڵگەی ڕاستی قسەکەی ئێمەیە کە ئەو دیزاینە بە زۆرێک کراوە ئەو سکاڵانش کە پێشکەش کراون دەیبینن دوایی دەرەجامەکەی ڕۆ خۆی دەبێت و ئێمە ئەزمموی پێشکەشکردنی سکاڵاشمان هەیە لە هەڵبژاردنەکانی پێشوودا ئێمە ساختەکاریمان لە دشکرا کورسیان لێ خواردین دەنگیان لێ بزرکردین سکاڵامان پێشکەش کرد بە بەڵگەوە بەڵام هیچ وەڵامێکمان نەبیست ئەوە یەک چکە تو دوو پرسیارت کردن یەکەم پەلەکردن نەخێر پەلەمان نەکردووە باشمان کوڵاندووە لێمان کۆڵیوەتەوە ئەوی دیش بەنسبەت لایەنەکانی دی چکە تۆ کە پرسیارەتی چاوەڕێی وەڵامەکەشی بی بەنسبەت لایەنەکانی دی ئێمە هاتن بۆ لامان هەڵوێست هات کە عالی حەمە ساڵح و هاوڵەکانی کاک هەروەها بەرەیگەل کاک شێخ لاهور هات و دواتر برانی یەکگرتووی ئیسلامیش هاتن و خەڵکی دیکەشمان کەم و زۆر بینیوە ئێمە ئەو هەنگاوماننا لەبەر ئەوە کە پێمان وا ئەوان بەو دەم و دەستەی ئێمە بۆیان ناکرێ قسەشمان لەگەڵ کردنەگە بۆتان دەکرێت با پێکەوە بین دوایش کە بۆیان بکرێ من هەر پێکەوەین و من پێشم وایە هەر کەسێک ئینسافی هەبێ بەنسبەت لایەنەکانی دیش بەڵێ چاوەڕوانی دەکەین ئەوانیش هەڵوێستیان وەکو ئێمە بێ و لە خزمەتیش داین بەڵام ئێمە بە باشمان زانی دەستگەرمی لێ بکەین لە نواندنی و هەڵوێستە و دوایش هەر کەسێکی دیکە ئەوە بێت ئێمە ئامادەین بۆ هەموو جۆرە هەماهەنگی و پێکەوە کارکردنێک بۆ ئەوە کە ڕوبەڕووی ئەو دۆخە ببینەوە کە پێمان دۆخێکی ستەمکارانەیە گەندەڵکارانەیە دۆخێکی لارە و دۆخێکی نائومێدکەرە بۆ خەڵکو و جەماعەت باشە بەسەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان ئێستا کۆمەڵ بە پێی ئەنجام بووی 65,000 هێناوە هەڵبژاردنی 2010 19,000 یعنی 44,000 دەنگ کەمی کردو هەندێک خەڵک خوێندنەوەی وا بۆ دەکات ئەمە حەزمی ڕاستەقینەی کۆمەڵ بێ
لەبەرەوەی لە ڕابرد و هەڵوێستەکان سیاسەکانی وەکو پێویست نەبێ کێشەی ناوخۆیی هەبوو بێ لە بەرامبەر بوون بە دەنگی پارتی بەراورد بە 2010 124,000 زیادی کردو دەنگی یەکێتی 89,000 زیادی کردو بەراورد بە 2010 خوێندنەوەی بەڕێزت چییە؟ پەیوەندی نییە بە کێشە ناوخۆیەکانی کۆمەڵی دادگەری؟ خوێندنەوەی من خۆسەریش کۆمەڵی یادگەری ئاگادارم لە هەست و خوستی مەکتەبەکان و مەڵبەندەکان و ئۆرگانەکان و کادیرەکانمان هەیە هێندی وردەکێشە هەن هیچ حیزبێک لە وردەکێشانە خاڵی نابێ ئەمە کۆمەڵێک بەشەرین مرۆڤین بەڵام بە ئامانجیرانی کۆمەڵی دادگەری وەلێکمکردنەوەی دەنگەکانی زۆر زۆر ڕوونە وەکو ئەو وڵۆپە لە بەرچاومە نەخێرەوە هیچ پەیوەندی بە وردەکێشە و لە فلان مەڵبەند و لە فلان ئۆرگان و فلانەوە شتێکی وان نییەوە ئەتۆ بڵێ دای بنێ وەکو گوتم ئێمە بەمەزەنەی من کورسەکانی ئێمە لە نێوان 8 و 10 بوون یعنی معقول نییە حکومڕانانی گەندەڵ بەو هەموو ستەم و گەندەڵیەوە زیاد بکەن ئێمە لە بەرەی خەڵکدا بووین لە بەرەی مەزلوماندا بووین بەو هەموو خزمەتەوە بەو هەموو وتارانەوە بەو هەموو ڕاگەیانەوە کە ئێمە زۆر بەڕوونی زۆر بە ڕاشکاوی زۆر بە جەسوورانە قسەی خۆمەمان کردووە بەرگریمان لە خەڵک کردووە ڕەخنەمان لە دەسەڵات گرتووە شتێکی زۆر نامەنتیقی ئەمە کەم بکەین دەسەڵاتی گەندەڵ زیادکە و هەندێک خەڵک لە پەنای دەسەڵاتی گەندەڵدا کە شەریکە دزە لەگەڵیان زیادکە شتێکی زۆر نامەنتیقیە نەخێر هێندە وردەکێشە هەن بەڵام هی ئەوە نییە لە ڕاستیدا ئێمە باش ئاگاداری دۆخی خۆمانین و چاودێرەکانی خۆمان دەڵێن چاودێرەکانی خۆمان دەڵێن دەنگەکانی ئێمە بە دڵنیایی لە 100,000 تێپەڕیوە گەیشتۆتە 120,000 یاخو زیاتر بووە بە دڵنیایی تێپەڕیوە و ئێستا کەسێ کورسیان بۆ داناوین خوا خێریان نەنووسێ وازانین خێریان پێکردوین چونکە من ئاگادارم دوای خەڵک قسە دەکەم من ئێستا پێویست ناکا بڵێم چونکە هیچ کەس نەهاتوو معاملە لەگەڵ ئێمە بکە بۆ لە بەرەوەی تیان ڕانەبینیوین بەڵام خەڵکی دیکە معاملەی لەگەڵ کراوە وەگو تراویشە ئەوە ئەوەندەی دەدێنێ ئەوە ئەوەندەی نادێنێ ئەوە بشێوە بۆ شێوەیە هەڵبەتە لە داهاتوودا هەرچی ئێستا پۆششێکی بەسەرەوەی دوای پەردەی لەسەر لادەچێ عەرەب دەڵێن ستبدي لك الأيام ما كنت جاهلة ويأتيك بالأخبار ما لم تزودي ڕۆژەکان زانیاری وات بۆ دێنن کە تۆ نەتدەزانی و هەواڵی وات بۆ دێنن کە تۆ پێشتر نەتبیستون لە داهاتوودا ئەو شتانە هەموو باش بەس ماوەسەوەکو ئاماژەمە پێکردم بڕیارە یەکەم جارە حیزبێک بیدە بڕیارێک کە بایکۆتی پەرلەمان بکە بێپێشینەیە لەلایەن حیزبە سیاسەکانە ئەو لەسەر ئاسی دەرەوە لەسەر ئاسی ناوخۆش پێداچوونەوە دەکرێت لە ناو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری خۆ ئامادەکردن بۆ قۆناغی داهاتوو بە تاکید جا خۆمە بەردەوام لە خۆ بێدا لە چاو بە خۆدا جێڕانەدا بووین بەردەوام بەڵە چاوی بە خۆدا دەجێڕینەوە کەم و کوڕیشمانێ بە چارەسەری دەکەین بەڵام کەم و کوڕی چارەسەرکردن شتێکە ئەم دیزاینە ساختەیە کە بەرپرسانی هەرێم گوتیان پێشتر و باسییان کردو یان ئێمە ناچینە نێو هەڵبژاردنێکی دیزاین کراوی پێشوەختەوە دوایی گوتیان هەرچەند دەستکارێکیان کردو بەڵام سەر بەدڵی ئێمە نییە دەدوارە کە دیزاینەکە وا بوو بەدڵیان بێت چوونە نێوی ئاشکرایە بەڵام ئێمە لە دەرەوەی بازنەی معاملە و هەڵشوو وێڵشوو سەودادا بووین وەرە متمانیان بە ئێمەەوە بە تەکیدی ژەگەر ئێمەزانی بامان هەر ئەو کاتە لێ مال هەڵادا ئەمە دیزە بە دەرخۆنەمان لێ دەکرد دەماگوت خەڵکی ئاگادار بن فلان لایەن فلان دەوڵەت هاتوۆتە سەرخەت دەڵێ بێ ئاوا بێ ئاوا نەبێ حەقیان لێ هیچ کەس لە جیاتی خەڵکی هەرێمی کوردستان بڕیاردا و دەنگەکانی دابەشکا و کورسەکانی دابشکا بە خێراخۆی بەڵێ مامۆستا بۆیە ئێمە نەبینەوە بێشتێکی وا لەگەڵیان باس بەڵێ ڕخنێکی لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن ئەم جارە خەڵکیان زۆر هاندا وتیان ساختەکاری ناکرێت ئەو معلومات و زانێ لە سەربنەمای دڵنیاکردنەوەی کۆمیسیۆن بوو بۆ لایەنە سیاسیەکان کەم جارە هەڵبژاردنەکە جیاواز دەبێ ساختەکاری ناکرێ بڵێ حەکیم لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی سلێمانیدا دوای کۆبنەوەکەی سەرکردایەتیمان واتە ڕۆژی شەممەی ڕابرد ڕەخنم لە خۆمان گرت و جۆرێک لە پۆزیشن بۆ خەڵکو و جەماوەر هێنایەوە کە ئێمە گومانی چاکمان زیاد لە پێویست برد بە کۆمیسیۆن بەڵام دەرکەوت کۆمیسیۆن لە شوێنی ئەو متمانە و باوەڕ پێکردنی ئێمە نەبوو هەڵە بوو ئەو خۆش باوەڕی ئێمە بەڵام بەشێک لە ئەوەی کە ئێمە دەمەوێت خەڵک هاندێن بێ دەنگ بدا کە ڕێژەی دەنگدانەکەش هەڵکشی بوو بۆ 1970 ئێمە زۆر مەبەستمان هەموو لایەنەکان مەبەستمان خەڵک بێ دەنگدا بۆ ئەوی بۆشایەک نەمێنێتەوە
وەکو جاران دەسەڵات بە دەنگی ساختە پڕی کاتەوە نەمانزانی کە هەر ئەستان کۆی پرۆسەکە ساختە کراوە دیزاین کراوە بەڵێ ڕاستە ئێمە ئەومان گوت و دوای تێبینیمان لەسەر خۆمان هەبوو عادەتمان وە سەر بنەمای زانیاریەکانی کۆمیسیۆنیش بۆ زانیاری لەسەر بنەمای باوەڕ و متمانە پێکردن بە کۆمیسیۆن بوو کە کۆمیسیۆن جێ ئەو متمانە باوەڕە نەبوو و ئێستا کۆمیسیۆن خۆیان بە درۆخستەوە کە دەڵێن تا ئێستا هەڵبژاردننیوان نەکراوە بچۆ لە خەڵک بپرسە هەزاران خەڵک هەیە دەڵێ کوا دەنگەکەم لەو وێزگەیە دەنگم داوە 100 کەس بووین دوو دەنگم واتەوە ئەوی دیکە دەڵێ بابە من کوڕ و خزم و خەڵکم هەمووی دەنگمان داوە لێرە هیچم بۆ نەهاتوە نەیەک و نەدوو نەدە و نەبیست و نەهەزار کۆمیسیۆن قسەیە کە دەیکا ینی خەڵک هەمووی زانێ درۆ دەکات مامۆستا سەبەردبووی کەندێک لە دەسەڵاتداران دەڵێن ئەم هەڵبژاردنە ڕای ڕاستەقینی خەڵکی کوردستان بوو دوێنێ بەرپرسێکی باڵای هەرێم وتی ئەمە ڕای ڕاستەقینی خەڵکی کوردستانە دوای هەموو قەیرانە ئەمە ڕای ڕاستەقینی خەڵکی کوردستان وڵی و درۆکی شاخدارە ئینسان تا گەورەتریش بێ درۆکەی گەورەتر دەبێ عیبە کەسێ قسەی وا بکە لە حاڵێکدا هەزاران کەس دەستی لە شاو دەنێن دڵکوا دەنگەکەی من ساختەتان کردو تەزویرتان کردووە دوای ئەوەی کە ئەم وڵاتە پڕ کراوە لە ستەم و گەندەڵی و بێدادی کەمینەیە کراوەتە ملیاردلێر سەر حیسابی ڕەشوڕوتکردنی خەڵک لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووری لە ڕووی ژیان و گوزەران لە ڕووی نەدانی موچە ئێستا کەسێک بڵ ئەوە دەنگی ڕاستەقینی خەڵکە زەمانە خەڵکی هەرێمی کوردستان شێت بوو تێکشوە ئەسڵ و ئەساسی نییە خەڵکی هەرێمی کوردستان دەنگە ڕاستەقینەکەی شێردراوەتەوە دەنگە ڕاستەقینەکەی دیزە بە دەرخۆین لێکراوە دەنگێکی دیکە خراوەتە گۆڕێ بە پێی دڵی ئەوانەی کە ئەم هەڵبژاردنیان دیزاین کرد باشە بەس مامۆستا سەبارەت بەوەی کە قسە رەخنە دەگیرێ لێەوە کەم هەڵوێستتان نواندووە دەڵێن دەنگەکانی کۆمەڵی دادگەری وە کورسیەکانی بۆ لایانی دەسەڵات دەڕوە پڕکردنەوەی کورسیەکان هەرچەندە بڵێن بەپەی پەیڕەوی ناوخۆ باسی 30 ڕۆژ دەکرێت بۆ جێگرتنەوەی کاندید لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باسی 90 ڕۆژ دەکرێت ئەگەر یاساکە حساب بکەین 4 ساڵی دەوێت تا کورسیەکانی کۆمەڵی دادگەری بە پێڕێوی شوێنەکانی کۆمیسیۆن یەکلا دەکرێنەوە ئایا دەنگەکانی کۆمەڵی دادگەری بۆ دەسەڵات دەڕوە ئەو ڕخنتانێک لە دەنگی موسڵمانانتان بەهدەرداوە خەڵکی ئیسلامیتان بەهدەرداوە ئەوە خوێندنەوەی دۆخەکەیە بە تەنیا لە ڕەهەندێکیەوە ئێمە بە پێشەوانەی ئەو تەسەوڕەوە ئێمە دەنگی خەڵکمان بەهدەر نەداوە ئێمە بەرگری دەکەین لە دەنگی خەڵک ئەو سێ کورسیەش بە قوربانی پاراستنی ئازادی خەڵک و ئیرادی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین ئەم سێ کورسیەش بە قوربانی ئەو دەنگە دزراوانە دەکەین کە جارێکی دیکە ڕای خەڵک نەدەزرێ دەنگی خەڵک بزر نەکرێ ئەمە بۆیە ئەم هەڵوێستەمان ڕۆگرتووە یەکێک دەڵێ جا خۆ لە ڕابردوشدا ساختە و تەزویر کراوە ڕاستە بەڵام خۆ دائیم شت کۆ دەبێتەوە لە نقطەیەکدا دەبێت بوەستێ کۆتایی بێت هیچ جاران وەکو ئەم جارە ساختە و تەزویر نەکراوە و هیچ جاران وەکو ئەم کەڕەتە خەڵک دەنگی ناڕزایی لێ بەرز نەبووتەوە ئێمە بەڵێ سێ کورسەکەمان نەویستن نامانەوێت سێ کورسی تەزویر و ساختەمان ناوێ باشە بەڵام بۆ خەڵک هەر ئەولایی دەبینێ ئەی بۆ ئەوە نابینێت کە ئێمە بەرگری دەکەی لە ئیرادەی ئازادی خەڵک و دەنگی خەڵک کە دەسەڵاتداران وکو لە کۆنگڕۆژەماکەش هۆژاری پێدا وتیم خەڵک ناومێت دەکەن خەڵک هیوای زۆری هەڵچنی بوو کە ئەم هەڵبژاردنە هاوکێشەکانی نێو هەرێمی کوردستان بگۆڕێن بەڵام کە دەبینێ هەروە خۆیەتی و خراپتریش بووە خەڵک ناومێت دەبێت دوای ئەوەی کە خەڵک بڕوای نامێنێ بەوەی لە ڕێی پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان و گەڕان و بۆ ڕای خەڵک واقع بگۆڕێ دەبێت بیر لە چی بکاتەوە شتێکی زۆر خراپیان کردووە و من پێشم وایە هەرخوا غەیب بزانە بەڵام پێشم وایە ئەو پەرلەمانە و حکوومەتەشی کە بە حساب دەبێت لێ لەدایک بێ ناتوانێت وەڵام گۆی پێداویستەکانی خەڵک بێ و ناتوانێت وەڵام گۆی واقعی هەرێمی کوردستان بێ و هەر خوش دەزانێت ئایا ئەو پەرلەمانە پێ دەگرێت لەسەر پێ دەوەستێ و دەتوانێت حکوومەت پێک بێنێ یا ناتوانێت ئەوش بە تەماشا باشە بەزۆ کورسیەکانیش و دەنگکانتان بۆ دەسەڵات ناڕوە ئێمە کاک حەکیم کورسی بۆ کوێ دەڕوا من لە کۆگەڕۆژانوارەکەشدا گوت ئێمە بەڕاستی ئەو سێ کورسیە هی ئێمە نین هی ئێمە هەشتن نۆن دەن سێنین لەبەرەوە ئەو سێ ئێمە ئەوانە بی خۆمان نازانین کورسیەکانی ئێمە هەرو سێنین یاخود لەگەڵ لە پاڵەو سێدا شەش حوتێکی دیکەشن ئەگەر هەموویانیان دابینێ جا ئەم جار ئێمە
ئەم واقعە ئەم پرۆسەیە کە ئەو هەموو ساختەیەکی داکراوە هەر هەڵوێستمان لە بەرامبەریدا دەبوو وەکو ئەوانە نەدەبووین کە چوون معاملەیان لەگەڵ کراوە دوایی دێزە بە دەرخۆنیان لێ کردووە یاخود نازانم چۆن دەنجیان نەکردووە گرنگەوەیە ئێمە ئەو بڕیارەمان بۆ نەداوە سێ کورسی بچن بۆ دەسەڵات 20مە دەگونجێ سێ کورسە بە هەڵواسرای بمێنەوە یاخود وەکو جەنابەت گوتت هەر سێ کاندیدەکانمان بیستمانە چەند ئەوەیەکی بەڵام بەڕاستی زۆر خەممان بەەوە هەڵ نەگرتووە ئەوەی بەلامانەوە گرنگە ئێمە هەڵوێست وەربگرین لە بەرامبەر هەڵبژاردنێکی ساختەی مزەیەف کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دیزاین کراوە بە قازانجی حکومڕانان و هەندێک کەس کە لە پەنای دەسەڵاتداران و حکومڕانانی گەندڵ باش بە زۆک و بێهیوایش دروست ناکات خوێنەوەی شێوە هەڵی سێ و بێهیوای لای خەڵک جارێک کە خەڵک دەنگتان پێنەداتەوە لە هەڵبژارنەکانی داات و ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان لەسەر ڕێیە ساڵێکی ماوە ئەو خوێندنەوەش دەکرێ مامۆستا وڵای حکیمەوە خوێنەش زۆر بێهێزە ئەوەی من هەستم ڕاگرتووە لە شەقام و لە خەڵک و لە خەڵکی زیندی ئەم وڵاتە ئەمە پژگیریمان دەکات ئێمە لە ڕاستیدا هەڵوێستێکی یعنی ئینسان باسی خۆشی نەکە بەڵام هەڵوێستی زۆر جوامێرە نەمان ناوە هەڵوێستێکی داهێنەرە نەمان ناوە ئێمە ئەهلی ئیبداع و داهێنانی من هەمیشە بە برایەکانی خۆم و خوشکەکانی خۆم دەڵێم ئیسلام لە کاروباری دنیادا بڕای بە داهێنان هەیە بڕای بە تازەگەری هەیە بڕای بە بەرەو پێشچوون هەیە نەکە شتی کلاسیکی شتی دووبارەکراوە دووبارە بکەینەوە نایمە هەڵوێستێکمان ناوە کە پێم وایە بۆ دەشی بینن ڕێشکاندنێکە بۆ خەڵکی دیکەش و دوور نییە خەڵکی دیکەشی بە دوادا بێ وەکو گوتم دوای بە هەمومان بیر بکەینەوە لەوەی کە چۆن ئەم هەرێمی کوردستانە لەو هەموو ساختەکاری تەزویر و فرت و فێڵە بپارێزین و بیخێنە سەر ڕێیکی ڕاست کە ئەو خەڵکو جەماوەرە کاتێک کە هەڵبژاردن دەکا و ڕادەدا دڵنیابێکەوە ڕای خۆیەتی لەو سندوقەدا نەک بڵێ وڵا ڕامان لە سندوقەکان هاویشت بەڵام غەیری ئەوەی ویستبوومان هاتە دەر لە سندوقەکان ئەی مامۆستا چی دەکەن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ئایا ئەگەر هەرم پرۆسێ بەردەوام یاخود هەنگاوتان چی دەبێت لەسەر ئاسی سیاسی یاسایی بۆی کە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق جیاواز بێ لەم هەڵبژاردنە ئێمە بۆ ئەم هەڵبژاردنە کە ساختە و تەزویر کراوە ئەوە هەڵوێستمامەوە باش بۆ داهاتووش عەرەب دەڵێن لكل حادث حديث بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق تەماشا دەکەی ئەگەر توانیمان لەگەڵ لایەنەکانی دیکە وا بکەین مەضمون بێت مسۆگەر بێ گرنتیەکە بێ کە دەنجی ڕاستەقینی خەڵک دەردەکەوێ لە سندوقەکان دێتە دەرێ ئەو کاتە هەڵوێستێکمان دەبێ ئەگەر بشزانی هەر وەکو پێشێ دەڕوا هەڵوێستێکی دیکەمان دەبواتە ئەوە دەگەڕێتەوە بۆ داهاتوو بەڵام من بە تۆش و بە هەموو بینەران و بیسەرانی بە ڕێزی ڕادەگەێنم بە تایبەت بە ئەندامان و لایەنگران و دەگدەرانی کۆمەڵی دادگەری پێیان ڕادەگەێنم کە ئێمە لە پەرلەمانێکی ساختەدا نابین بە شایستەی خۆمانی نازانی بەڵام لە نێو واقعی سیاسی هەرێمی کوردستاندا هەین خۆشمان بە بەرپرسیار دەزانین بەرامبەر بەم هەرێمە بەرامبەر بە خەڵکی هەرێم بەرامبەر بە مافەکانی خەڵکی هەرێم بەرامبەر بە ئازادەکانی خەڵکی هەرێم بەرامبەر بە مەزڵومەکانی خەڵکی هەرێم کە نیوە موشەشیان نادرێتێ و بەرامبەر بە ئەو هەم گرفت و گرێ کوێرانەی کە لە نێوانی هەرێم و بەغدادا هەن خۆمان بە بەرپرسیان زانی بۆ چارەسەریان کە بەداخەوە حکومڕانانی ئەم هەرێمە هەر چوونە بەغدا خەریکی دابینکردنی بەرژەوەندی تایبەتی حیزبەکانی خۆیان بوون نیان پەرژاوەتە سەرەوەی کە گرفت و گرێ کوێرەکانی نێوان هەرێم و عێراق چارەسەرکەن ئێستاش لەگەڵدا بێ زۆر لە هێزی پێشمەرگە و زێڕەڤانی و ئاسایش و پۆلیس و موچەخۆرانی هەرێم فەرقیان هەیە لەگەڵی بەغدا لەوێ ئەو هیچ موچەی خۆیان لە سەری مانگدا بۆ دێ لێرە یان بۆیان نایە یا بە دوو مانگ جارێک دێ یان لیان پاشەکەوت دەکرێت یان لیان دوا دەخریان بۆیان دەکرێتە چارەگە موچە ئەمە بۆ وابێ ئێمە خۆمان بە پرسیار دەزانین بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بە دینی بەرامبەر بە ژینی بەرامبەر بە ئەخلاقی بەرامبەر بە هیمنی و ئاسایشی بەرامبەر بە بەرژەوەندیەکانی دنیا و دواڕۆژی خۆمان بە بەرپرسیار دەزانین و ئێمە هەر نەواقعەکە داین ئێمە لە پەرلەمانێک دانین کە قەنەعەتمان پێ نییە کە تعبیر بکە لە ئیرادی ڕاستەقینی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام لەناو واقعی هەرێمی کوردستاندا هەین و خۆشمان دانەبڕی لە خەڵک ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان جەناب ڕەنگە ئاگاداری ئەعلام بی ڕۆژانە خەڵک دێ بۆ لای ئێمە دەچین بۆ لایەن دێن بۆ لامە سەردان دەکەین ڕاوێژ دەکەین وەمە ئەم هەرێمە بەی خۆمان دەزانین خۆمان لە بەرامبەری دێ بە بەرپرسیار دەزانین بۆیش زۆر پەرۆشی
ئیرادە و ئازادی و دەنگی خەڵکی هەرێمی کوردستانمانە کە بۆ شێوەی لێ بکرێت. باش ئەوە ناسنە حکوومەت و ناسنە پەرلەمان خەڵک دەڵێن لە دەرەوەی پەرلەمان و حکوومەت دادگەری ئیشی چی دەکات حەکیم هەزار وێک ئیشمان هەیە ئێمە جاخۆ 2 ساڵ بوو پەرلەمان هەر نەبوو ڕاست خۆم ئەم هەرێمەی ئەم حکومڕانانی هەرێم بینێک هەر بۆخام پەرلەمانیان پەک خست دە دواشڕ هەڵوەشێنرایەوە ئێمە ئیشمان تەنیا ئەوە نیە لە پەرلەمان بی تەنیا ئەوە نیە لە حکوومەت بی ئێمە ئیشمان لە نێو خەڵکدایە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی بانگەوازەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کاری خێرخوازیەوە لە ڕووی پێدانی هۆشیاری سیاسیەوە لە ڕووی بەرگریکردن لە مافخراوان و مەزڵومان لە ڕووی ڕخنەگرتن لە دەسەڵات هەزار وێک ئیشمان هەیە ئیشی ئێمە ئیشی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەران هاتوون چی بکەن خەڵک بەخوا و پەیوەستکەن و خەڵک پێکەوە بکەنە براو تەبا و خێروبێری ئەم وڵاتە بە یەکسانی بەسەر خەڵکدا دابەشکەن هەر بۆیە چێ دوژمنی پێغەمبەران بوو عەلەیهیمو سەڵات وسەلام المستەکبیرین خۆ بەزلگران المترفین خۆشگوزەرانان المسرفین زێدە ڕۆیکاران المجرمین تاوانباران ئەوانە دژی پێغەمبەران بوون عەلەیهیمو سەڵات وسەلام ئێمە لە سەنگەری پێغەمبەران داین و لە سەنگەری خەڵکی مەزلوم داین چێ شوێن کەوتوی پێغەمبەران بوو المستضعفین الضعفاء ئێمە ئەم هەرێمە خەڵکێکی زۆری چاوسێنراوە و مافرا و ماپێشێرکراوی تێدایە کەمینەیەک لێ بەهرەمەندن لە دەزی فزیەکەی و لە دەست بەسەرداگرتنی خێروبێری وڵاتەکە کەمینەیەک بەهرەمەندن زۆرینەیەک زەرمەندن ئێمە هەر لە سەنگەری ئەو زۆرینەیە داین بەزەیشمان بەو کەمینەیەدا دێت کە زوڵم دەکات چونکە دەزانین زوڵم سەری خەڵک بە فتارەت دەدا وخوال سبحانه وتعالى لشان شوين القرآن ده حوالي بيداوين وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون إما أودان يكان ولا تكان لبين نابين قر خلق كيستم كارنبي إما بروشي خلق كمين استم كاركش مع زاني خسري خوشي بفترة ده دوري سري ولا تكش وهري ما كش بفترة باش برز بس تو هالبجان ديزاين كراوي أي شيء لباردو خيارين شيء روده ده شو كستا نيجراني كي زور هي كشي زور هي أجر حكومتي كي بلين لسرب نماي تزوير بيه برلمانك هیچ چاوەڕێ دەکرێت بە ئاراسی باشکردنی دۆخی خەڵک لەم حکومڕانانە یاخو لە بەردەم چی داین بۆ قۆناغی داهاتوو ئەمن پێم وایە خەڵکێک ئاوا حکومڕانانێک دەسەڵاتدارانێک دەست ڕۆیشتوانێک ئاوا ئامادە بن لەگەڵ هێزی دەرەوەی هەرێم ڕێککەون بۆ تەزیفکردن و ساختەکردنی ڕاو دەنگی خەڵک و جەماوەرەکەی خۆیان پێمانێ هیچ خێریان پێوە بێ نا من هیچ خێریان لێ چاوەڕێ ناکەم بەڵام ئێمە عادەتمان نییە خەونی خراپ بە خەڵکەوە ببینین لە پشت پەردەی ڕەشۆ تەماشای خەڵەکەین ئێمە کاتێک و ئۆپۆزیسیۆنیش بووین خەڵکێکە ڕەخنەی لێ ئێمە هەبوو دەیگوانە چ ئۆپۆزیسیۆنێکن دەڵێن ئەگەر وەزیرێک حکوومەتیش کاری باش بکە ئێمە دەستخۆشی لێ دەکەین بەڵکو هان بدرێ زیاتر کاری باشکە یان 4 کەسی کە تەماشای ئەوکەن کاتی خۆشی هەروە ماگوتووە ئێمە دڵسۆزی بۆ ئەم خەڵکو وڵاتە بەڵام پێمان وانیە کە نە ئەو پەرلەمانەکە بەو شێوەیە دروست دەکرێت نە ئەو حکوومەتەی کە لێی لەدایک دەبێ پێمان وانیە کە لە ئاستی پێداویستەکانی خەڵکو و ئاستی چارەسەری گرت و کێشەکانی خەڵک دابن و وەکو عەرەبیش دەڵێن ئەیام و بەینەنا وەکو گوتم خەونی خراپیش بە خەڵکۆ نابینین هیوادارم ئەو پەرلەمانەکە بە ساختەش دروست کراوە زۆر ئیشی باش بکە حکوومەتێکی ڕەشیدیشی لێ لەدایک بێ حکوومەتی هەموو خەڵک بێ چیدی حکوومەتی دەڤەری زەرد و سەوز نەبێ چیدی حکوومەتی 2 ماڵان نەبێ هیچ 3-4 ماڵ نەبێ هێندی خەڵکی گەندەڵ نەبێ حکوومەتی هەموو خەڵک بێ زۆر پێم خۆشەوا بێ بەڵام پێم وان نییە ئەوکو کوردەواری خۆشمان دەڵێن تاریکە شەو سەر لە ئێوارە دیارە باش بەس مامۆستا هەڵوێستەیە وەلایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئیحراج ناکە ئەنی ئێوە ناستە پەرلەمانێک کە ساختەی تا پلانی تر بڕوە ئیحرازکردنی لایەنەکانی تر نییە ئەم هەڵوێستەیەوە بۆچی جاباوەنیشەوە خۆی مەبکەن خۆ کەس دەستی نەگرتوون هەر کەسێک قەناعەتی وایە کەمت پێڵاوی قەناعەتی وانە بێ زۆر سەیرە یعنی بیستومە هەندێک خەڵک دیفاعی زۆر سادە و سەرچێڵانەی کردووە لەوەی کە تەزویر نەکراوە یا ڕەنگە نەکرابێ و ئەو ئەهلی اختصاص دەزانن تەزویر کراوە نەکراوە تۆ سندوقەکە دەتەوێت دەنگە تەزویرەکەی تێدا بێ ئەوە هەمووی خەڵکی پرۆفیشناڵ و شارەزا دەزانن ئەو دەنگە و شێوەیەکی کارەبایی دەردەکەوێت مۆرەکە بەڵام دوایی کاتێکی دیاریکرای بۆ دانراوە 10 ساعتە 20 ساعتە چەندە دوای هیچی تێدا نامێنێت چ دەکەی سندوق دەکۆڵیەوە هیچ نییە ئەو قسانە هیچ نی لە ڕاستیدا تەزویر و ساختەیە کە لەم هەڵبەژاردندا دەکراوە لە مانگ ئاشکراترە لە مانگ لە چواردەیدا ئاشکراترە
و چێش ئیحراز دەبێ باخۆی ئیحراز نەکە ئەو جۆکو ئێمە بکە باشە بەس وەکو ئێستا بڵێن پێیدە سێبەرەکانی دەسەڵات میدیاکانی حراجن بەو هەڵوێستی کۆمەڵی دادگەری هەموو ڕۆژێک دەڵێن کۆمەڵی دادگەری پەشیمان بۆتەوە شت دەنووسرێ ڕەنگە هەوڵی شەو بێ کۆمەڵی دادگەری تازە ئەم بڕیارەی خۆی دەباتە سەر تا کۆتایی ئێمە لە مێژە گوتومانە کێ بزوڵ ئێمە نازوڵێین ئێمە یە قسە دەکەین تۆ قسەیە کە دەیکەین تا باش بیری لێ نەکەینەوە نەیکۆڵێنین پاشان بە میکانیزمی حیزبی و ئەوەی خۆمان ڕەوەی خۆمان ئەو بڕیارە نادەین کە بڕیارماندا یە قسە دەکەین بەڵێ خەڵکیش هەبووە داواشی لێ کردوین هاتۆتە سەرخەتیش وا بکەن وامەکەن ئێمە و حاڵ وەسەکومان نا یە قسەما کردووە ئێمە قەزێکە هەر مەزڵومیەتی کۆمەڵی دادگەری نییە مەزڵومیەتی ئەو خەڵکی هەرێمی کوردستانەیە کە هەمووی دەڵە کوا دەنگەکەم و مەزڵومیەتی ئەم وڵاتەیە کە بەم شێوەی ئیدارە بدرێ دوای ئەو هەموو زوڵ مستەم و گەندەڵیە ئەوەی کە دەنجی نازەم 200,000 و 100,000 و سندەی زیاد کردووە هێندێک خەڵک کە بەس دروی پێ بۆ خەڵک و قۆڵبڕینی پێ بۆ خەڵک دەنجی زیادکە کەمە دەزانی چۆن زیاد کراوە دەزانی لە بەرامبەردا چیدا چون من ئاگادارم بەزە من هێندێک قسە ناکەم لە داهاتوودا خەڵک قسەی خۆی دەکا و هەندێک خەڵک هەیە دێتە سەرخەت ئەوانەی سەودا مامەڵەیان لەگەڵ دەکراوە بەس من هیچ سەودا مامەڵەم ڕاستەخۆ لەگەڵدا نەکراوە بۆیە بە ئاگاداریش بم دو ئاگادار کرابم دواتر قسەی لێ ناکەم با شاهید عیانێک بێ بڵێ کاکە من هاتم ئەوان پێگوتم تیان ئەگەر وا بکەی ئەوەندە کورسیانت دەدەینێ ئەگە واش نەکەی ئەوان دەدەینێ باوانە لە داهاتوودا قسەی خوان باشە چەند خولەکێکمانمەوە بەس ئەم هەڵوێستی کۆمەڵی دادگەری کە بەڕێزدا مەژت پێدا ئیشی زۆرتان هەیە لە دەرەوەی پەرلەمان و حکوومەت فشارتان لەسەر دروست نابێ یاخۆکو چۆن ڕابردوو بەڕێز باس لەوەکو تا فشارتان لێ بکرێەوە لەو جۆرە کەسان لەو جۆرە حیزمان ڕەختر دەبن وەڵای کاک حەکیم ئەوەی کە خۆی بەخوا فرۆش بێ ئەوەی کە یعنی پەیمانی لەگەڵ خوادا بەس بێ کە خوا من بەندەی تۆ نە بەندەی ئێرانم نەهی تورانم نەهی شەرقم نەهی غەربم بەندەی تۆ ئەوەی پەیمانی لەگەڵ خوادا بەس بێ و ئەم هەنگاوانەی کە دەیانێ بە دینداریان بزانێ لیان ناکشێتەوە ئێمە کەی لە چ هەڵوێستێکمان قشاوینەوە منها گوتم داوای لێبوردم لە خەڵک کرد کە ئێمە خۆش باوەڕ بووین بە کۆمیسیۆن دانا پێداهێنا ئێمە گوێری ئەومان هەیە دان بە هەڵی خۆواندا بینین خۆش باوەڕ بووین بە کۆمیسیۆن کە کۆمیسیۆن ڕاستی نەکرد و دوایش خەڵک درۆی کۆمیسیۆن زیاتر بۆ دەردەکەوێت دەیڵێن دان بە هەڵی خۆماندا دێنین بەڵام ئێمە بڕیارێکمان داوە بە هەموو قۆراغەکانی خۆیدا تێپەڕیوە و بڕیاریش سەرکردایەتی دەیدا کادیرەکان و ئەندامەکانیشمان من لێرە ئامۆژگاریان دەکەم کەس لەرەلەری نەبێ سەبر بگرن زەخت و فشاریش ئێمە بە قووەت نەکە بێهێزمان ناکە ئێمە کەبراز و نیشامان زۆر بینیون کاک حەکیم کاتی خۆی ئەمریکا ئێمە بە زۆڵم گرت من و سێ لە ئەندامانی سەرکردایەتی و هەشنودە لە پاسەوانەکان بە زۆڵم 22 مانگ من مامەوە بەڵام میلیمەترێک لە هەڵوێستی خۆمان ناتینە دوایە لە پرسی سەرۆکایەتی هەر جەنابەت تا کۆتایی ڕۆشتی لەگەڵ لایەنەکان لەگەڵ هەمووان ڕۆیشتین ئێمە و هەمیشە ئێمە ڕەفیقی خۆشمان بەجێ نێشتووە هەندێک کەس وای زانی کاتی خۆی لەگەڵ گۆڕان ڕەنگە ئیتفاقیەکی نووسراومانەبێ هیچمان نەبوو بەس ئیلتزامێکی ئەخلاقی و ئەدەبیمان هەبوو ئێمە هەرگیز ڕەفیق خۆمان بەجێ نێشتووە بەجێ ناڵین و هەرگیز ئێمە لە هەڵوێستی خۆمان لەژێر زەخت و شاردا خەڵک شارەزامانە وەکو گوتم ئەوە باشترین بەڵگەیە لەسەر کە نەهاتون مامەڵەکە لەگەڵ ئێمە بکەن چکە دەزانن ئێمە ئەهلی مامەڵە نین بە منیان گوتبایە لێم لە هەریا دەدەن دەبوو خەڵکی ناگادار بن فڵان دەوڵەتە هاتووتە سەر خەت دەڵێ دەبێ وا بکەن ئەگەر ناوا دەکەم ئاگادار بن ئەوە دەستی تێخراوە بەس بەداخەوە هەتا پرۆسەکە تەواو نەکرا ئەمە پێمان نەزانین باشە وەکو دواوتت مامۆستا هەم بۆ ئەندام و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری و هەم بەگشتیش بۆ خەڵکی کوردستان ئەگەر شتێکت مابێ فەرموو وەڵام من هەرەوە ماوە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە با نائومێد نەبن دنیا زۆری بەبەرەوەیە ئێمەش بڕۆین خەڵکی دوای ئێمە بەردەوام دەبێت دنیاش هەوراز و نوشێوە ینی تاڵی و شیر نییە ئەوەی کە کراوە شتێکی خراپ بووە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و پوچەڵکردنی یا ینی ناڕێککردنی ئەم پرۆسەیە و پوچەڵکردنی دەنگ و ئیرادی خەڵکی هەرێمی کوردستان و ڕێلێگرتنی کە وەکو خۆی تعبیر لە خۆی بکە شتێکی خراپ کراوە
دەرهاویشتەکانی خراپ دەبن بەڵام زیاتر بۆ ئەوانەی کە بەکارەکە هەڵساون چ لە نێو هەرێم و چ لە دەروی هەرێم. خەڵکی هەرێمی کوردستانیش هەر لە شوێنی خۆیەتی شتی کەشی بینیوە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕابردوودا. ئومێدەم وایە کە خەڵک بەورەتر بێ، ئازاتر بێ، بوێرتر بێ. ئێمە زۆر گرفتمان نەوێرانە. بەشێک لە خەڵکی گرفتی ناهۆشیاریە، بەشێکیشی گرفتی نابێداریە. هۆشیاری پێوەندی بە عەقڵەوە هەیە، بێداری پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە. هەیە هۆشیارە بەڵام بێدار نییە. هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان هەموو لایەک هەوڵ دەین خۆمان هۆشیارتر کەین، بێدارتر کەین و بشزانین ئەم وڵاتی هی هەموو لایەکە، هەموو لە بەرامبەریا بەرپرسیارین. بۆ ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەریش دەڵێن دڵ لە دڵ مەدەن، دەنگدەرانیش و ئەوانەی کە دۆستمان بوون و لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەریان بۆ سەرخستوین، زۆر لیان مەمنونین، زۆر سوپاسیان دەکەین. با بزانن دەنگەکانیان بەزایە ناچن، بەڵکو دەنگەکانی وان و بزرکرانی دەنگەکانی وان ئێمەی ناچارکرد ئەم هەڵوێستە بنوێنین. ئەمە بەرگریە لە دەنگی بزرکراوی ئەوان بەرگریە لە هەڵوێستی هەوڵدان بۆ تەزیفکردنی ئیرادەی ئەوان، هی ئەوانش و هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش و ئومێدی شما ئەم هەڵوێستەی ئێمە بەرەکەتێکی زۆری تێدا بێ. ئینشاڵڵا بۆ لای خوا مای سەربەرزیە، بۆ لای خەڵکیش ئەوەی وجدان و ئینسافێکی هەبێ مای سەربەرزیە. خەڵکی دیکەش کە لە خۆوە قسە دەکا و تیر و توانج و پلارمان تێدەگرێت دەڵێن ئەلئەیام و بەینەنا چاوەڕێ بکە زان دەخوا چی لێ. ئومێدەم وایە سەرنجامی وڵاتەکەمان خێر بێ و سەرنجامی زۆڵم و ستەم و گەندەڵی و درۆدەلەسە و ساختەکاریش هەر پەشێمانی و ڕەنج بە خەساری بێ. سوپاس دەکەین بەڕێز مام سعدی باسی. سەلامەت بی. سپاس بۆ ئێوەش کاک حەکیم گیان و هاوکارەکانیشت بەخێر بێن. دووبارە خێر بێن. خوا پاراشی داتەوە. سوپاس بۆی بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.